ئێمە موازنەیەکمان هەیە پێڵەن موازنەی 3 ساڵی، یعنی حکوومەتی هەرێمی کوردستان یاسای بودجەی بۆ 3 ساڵ داناوە 2023 24 25 لە 23 بەشێکی لێ جێبەجێکرا دەرکەوت کە ئەم قانونی با بڵێن ئینفاقی فعلی ئەو بڕێی هەرێم بۆ موچەدانراوە بەش ناکە و کەمە ئەوە بوو لە 2023 وەغەڵەت نەبوو مابزانم سێ موچە خورا نەدرا. لە 2024 تعدیلی یاساکە کرا بەوەی کە جەدوەلەکانی موازنە پارەی پشکی هەرێمی کوردستان بۆ موچە زیاد کرا بەو پێی بەڵکو ئینشاڵڵا کێشەی نەبێت. لە 2024 دەرکەوت جارێکی دیکە لە مانجی با بڵێن حوتەوە وردە کێشەی بۆ دروست بوو، لە مانجی دەوە کێشەکە قوڵتر بووە تاوای لێ هات بەداخەوە دیسان موچەی مانجی 12 نەدرا. بۆ 2025 بابەتی نەوت هاتە پێشی کە بابەتی نەوت هاتە پێشە لە مانجی دوو تعدیلیە یاساکە کراوە بەوەی کە تێچووی بەرهەمهێنانی نەوت لە 6 دلارەوە کرا 16 دلار بەو اعتیبارەی کە بەڵکو نەوت هەناردە بکرێتەوە، وەکو لە بیدایەتیش باسمان کرد کە بابەتی نەوت حل بکرێ هەناردە بکرێتەوە بابەتی موچەش چارەسەر دەبێت. آخر ڕێکەوتن با بڵێن کە بەداخەوە لە مانگی 5 مشکلە بۆ موچە دروست بوو، آخر ڕێکەوتن کە کراوە پێک هاتووە لە دوو بەش. بەشەکی بابەتی نەوتە هەناردەکردنەوەی نەوت و ڕادستکردنی ئەو بڕێی کە لەسەری ڕێکەوتن کە 230,000 بەرمیل نەوتە و 50,000ش بۆ ناوخۆ. بابەتی دووەمی بەشی دومی بابەتی داهاتی نانەوتیە. ڕێکەوتنەکە وەکو خۆی باشە چونکە ئێمە لە موازنە دەڵێت 400,000 بەرمیل نەوت و زیاتریش. ئێمە ڕێکەوتنێکمان کردە بە 230,000 بەرمیل نەوت 50 بۆ ناوخۆ. ئەگەر بۆ ناوخۆ پێویستیمان بە زیاتر بێت تا 65 لیژنەیەک دەتوانێت یەکلای کاتەوە زیادیکە. کەواتە ئەمە لەم بڕگەیاندا هاتوون ڕێکەوتنێکی باشمان کردووە. بەڵام ئەوەی کە گرفتە تا ئێستا نەوت هەناردە نەکراوەتەوە کە هەر نەوت هەناردە نەکراوەتەوە ئێمە لە کۆتایی مانگی هەشتین تا ئێستا شەڕی موچەی مانگی 6 دەکەین و تا ئەم دەقەیەش هەر جارەی یەکێک گرفت بۆ هەناردەکردنەوەی نەوت دروست دەکات، جارێک تورکیا، جارێک عێراق، جارێک هەرێمی کوردستانە، جارێک کۆمپانیا نەوتەکانن لە دوێنێەوە. مەبەستم ئەوەیە بڵێم تا بابەتی نەوت حل نەبێت ئەم گرفتی موچەیە چارەسەر نابێت کە نەوت هەناردەکرا. من پێم وایە فشارێکی زۆر هەیە بۆ بەسەلەی بابەتی هەناردەکردنەوەی نەوت و بەڕای من چه هەرێمی کوردستان چه عێراقیش ئەگەر بیانەوێت کۆمپانیا نەوتەکان هی ئەوە نین هەناردەکردنەوەی نەوت ڕابگرن، یعنی هەردوو حکومەت ڕاست گۆ بن و بیانەوێت بە فعلیان مەلەفە حل ببێ و نەوت هەناردە بکرێتەوە، کۆمپانیا نەوتەکان ئیجبار دەکەن بەوەی کە ئەوان نەبنە ڕێگر لە هەناردەکردنەوەی نەوت. ئەم بابەتە پێم وایە فشارێکی زۆر هەیە و بابەتی نەوت یعنی ئومێد دەکەین حل ببێ، ئەگەر حل نەبێ هەموو ڕۆژە بگرفت بۆ موچە دروست دەبێت.